دووکچی منداڵ لە گۆڕەپانێکی قەرەباڵغی ناو جەرگەی شاری سلەیمانیدا تاقمێک و سندووقێکی پێڵاو بۆ یەخکردنیان داناوە و لە قاچی هەموو ئەو کەسانە دەڕوانن کە بەبەردەمیاندا تێدەپەڕن. ئەو دووکچە دانیشتوی شاری دوهۆکن و خۆیان دەڵێن خراپی باری ئابووریان و قەرزداری خێزانەکانیان ناچاری کردوون شاری دوهۆک جێبهێڵن و ڕووبکەنە شاری سلەیمانی و لێرەش دەست بدەنە پیشەی پێڵاو بۆ یەخکردن کە پێشتر ئەم کارە تەنها کوڕان ئەنجامیان دەدا. باوکم پێیوتی ئیشکەم لەبەرەوەی ئێمە قەرزدارین. پارەکەم ئەیەم بە باوکم. باوکمیش لەسەر پارەکاندا یەنێ بۆ قەرزەکانمان. بابمش ئیشی بۆ یاخی ئەکا. داکمیش بنووسی تشتیا فرۆشێ. شیلان تەمەنی تەنها 11 ساڵە و ساناش تەمەنی 9 ساڵە. ئامۆزای یەکترن و داوین پێکەوە لە خوێندنگایەک بە مۆڵەت بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەیان کە خۆیان دەڵێن خوێندنگایان بەجێهێشتووە، بەڵام لەناو بازاڕەکاندا بەو نەخۆشیەت سەرقاڵی ئەم کارن. مامۆستا پێیوتم تایەک هەفتەمەیە چونکە نەخۆشی دڕکەمێک تەمانە بوو. ئەو نەخۆشی دڕکەمێک من ئەویشی گرتەوە چکە یەک شەو لای ئێمە بوو ئەویشی گرتەوە وتی تایەک هەفتەمەیەک بۆ مەکتەب. ئەم دوو منداڵە ڕۆژانە لە کاتژمێر پێش 6 بەیانی تا 7 ئێوارە و زۆر پاشخۆر ئاوا بوون لەناو بازاڕەکانی شاری سلەیمانیدا کار دەکەن. نرخی هەر پێڵاو بۆ یاخکردنێکیش لە 1000 دیناری عێراقی تێناپەڕێت کە هەندێک جار نرخەکەش لەوە کەمترە. تا ئێستا 3000 ئیش کردووە نەبوو بەسێ ئیشم کردووە من نەبووە بەسێ لە بەیانیەوە منی چون بۆ باخی گشتی هەروە ئیش نەبوو من و ئەوە چون ئیش نەبوو. ئەم منداڵانە بە گەرما و سەرما لەسەر پارچە عەلاگەیەکدا دەنیشن. ڕۆژی باران هەر لێرەم بەفر بێ لێرەم. ئێستا تاکە خەونی ئەم دوو منداڵە دەسەڵگرتنە لە کارکردن و گەڕانەوەیانە بۆ جیهانی منداڵیان وەک هەر منداڵێکی تر. حەزم لێ یاری بکەم لە ماڵێ. تا ئێستا حەزم لە ئایپاتێک بۆ تا ئێستا پارەم بۆ کۆ نەکراوتەوە بۆی بێم بە ئایپاتێک. باوکمیش هەر پارەکە هەڵەگرێ ئەوە نەیبێنم زیاد بێ هەڵیەگرێ بۆ قەرزەکانمان. بە تەنها ئەو دوو منداڵە نەبوون کە لەناو بازاڕەکاندا کار ئەنجام دەدەن، بەڵکو چەندین منداڵی دیکە نمونەی ئەم دوو منداڵە لەناو جەرگەی شاردا ڕۆژانە چەندین کار ئەنجام دەدەن بە تایبەت لەم قەیرانی داراییەدا کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و نازانرێت تاکەی دەخایەنرێت و چەند منداڵی دیکەی نمونەی شیلان و سەنا و ئەم دوو منداڵە دەخاتە ناو بازاڕەکانەوە بۆ ئەنجامدانی کارێک کە هی ئەوانە لە پێناو پەیداکردنی بژێوی خێزانەکانیان. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.